سەرچاوەی زانست و ئەدەب و ڕۆشنبیری سەرجەم نەتەوەکانە کە لەلایەن ڕووناکبیرەکانەوە بەرهەمدەهێنرێت دوای تەمەنێک و ئەزموونێکی زۆر. سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بینێرانی ئازیز، خۆشحاڵم لە تەوەریەکی تری سەکوی هاوڵاتی بەدیدارتان شاد دەبمەوە. ئەمڕۆ لە یەکێک لە کۆلێژەکانی شاری هەولێرم ئەمەوێ هاونیشتیمانیان و مامۆستایان و خوێندکاران بدوێنم لەسەر گرنگی خوێندنەوە تا چە گرنگە تاکی کورد گرنگی بە خوێندنەوە بدات. فەرموون ئێوە بینەری ئەم ڕاپۆرتە. ئوستاز ژیان ئەو کاتت باش ئەمێ بپرسم خوێندنەوە تا چەند گرنگە لە ژیانی مرۆڤەکان؟ خوێندنەوە هەمیشە زاخاوی مێشکە، هەمیشە ئەوانە کە دەخوێنەوە کەسانی ئاسۆیان فراوانترە، کەسانێکی نەرمونیانترن، کەسانێکی قسەزانترن، کەسانێکن جوانتر دەست و پەنجەی دەتوان دەرم بکەن لەگەڵ ژیان لەگەر ئەو تەگەرانی دەستێتە پێشیان. هەمیشە قسەیەک زۆرجار ڕی دەرس ئاڕلی دەرس، ئەوانەی هەمیشە خوێنەرن هەمیشە سەرکردن، ئەوانەی خوێنەر هەمیشە پێشەنجی کۆمەڵن، ئەوانەی خوێنەر هەمیشە لە پێشی کۆمەڵگان، هەمیشە ئەوان ئەو دیوی دیوارەکان دەبین، ئەو دیوی ژوورە تاریکان بە ڕووناچی دەبین. بۆیە خوێندنەوە هەمیشە چرای مێشکە و زاخاوی مێشکە و پێویستێکی مێشکە، بۆیە پێویستە هەمومان بخوێن تاوەکو بگەینە لووتکە. سۆشیال میدیا تا چەند کاریگەری کردوتە سەر خوێنەر؟ سۆشیال میدیا خوێنەر دەکرێت دیوێکی ئەرێنی هەیە و نەرێنی هەیە. ئەرێنی ئەوە هەیە کە پێشتر لەوانەیە خەڵکانێکە پەریسی نەدەخوێندەوە، لێرە ناچار بێ لایەنی کەم ئەگەر لەسەر وێنەکەش کۆمنتێکی بچووکشە شووا بخوێنەوە، ئەوە ڕوەشی ئەمە هەمیشە بەلایەنی ئەرێنی دەست دەکەین. بەڵام دیوەنەرێکی لەوانەیە زیاتر بی بە حکمی ئەوەی ئێستا باڵانسی کتابخوێنەوەی نەهێشتووە. ئێستا بۆ نمونە من ئەگەر پێشتر هەفتەی دوو کتاب سێ کتاب خوێندبەوە، ئێستا لەوانەیە ماهەجی کتاب ئەگەر بخوێنمەوە لەبەر بەشێک دەخوێنمەوە ئۆتۆماتیکی ئەمزانێت چیم بواتی دەچمە سەر فەیسبووکەم یان ئینستاگرامەکەم، ئیتر دەمباتەوە 2 ساعت 3 ساعت دەچم بەلای فەیسبووکەوە دێمەوە. جا ئەوە ڕوەشیان لە ڕوەژیان خوێندنەوەی قوڵی لێ سەندیۆس ئەم شت وای لێکرد تۆ زیاتر بێتاقەتی لە خوێندنەوەی درێژ، ینی فێری کەپسولی خوێندنەوەی کرد. ینی ئێستاگەر خۆت زەنابێت ئەگەر وتارێک بنووسە ئەگەر هاتوو لە سیمۆر زیاتر بێ باوێن ئەوەی 2 دێر زیاتر بێ لەوانە کەس نەخوێنێتەوە. بۆیە وای کردووەکەوە خەڵک زیاتر کەپسولی بێ، ڕووکەشی بێ، لە زۆرینە کات سۆشیال میدیا بە واقعی بردوون. ئوستا چ جیاوازیەکەیە لە نێوان خوێندنەوەی کتابی چاپکراو لەگەڵ ئۆنلاینە؟ هەمیشە ئەوی چاپکراو هەمیشە جێی متمانە پێکراوترە، جگەلەوەش تۆ کە ساتێکە پەرتوشێکت لایە پەڕەکەی ئاودی دەکەی، هەست زیاتر لە هەستێک بەکاردێنی، با بڵێن دەست بەکاردێنی، چاوت زیاتر وێنای شتەکان دەکاتن و جگەلەوەش ئەگەر لەوانێ شەم بۆنی کتابەکە لەوانێ پلات خۆش بی، جگەلەوەش عادەتەن خۆش دەکە کتابێک لەلاوی و لە باخچەبی قاوێکە لە بەردەمبی ئەوە جەوێش خۆشتر دەوە زیاتر قوڵ دەبیوە، هەمیش ئەزێتی چاوت ناداتن. بۆیە خوێندنەوەی کتاب بەڵای من خۆشترە و قوڵتر دەبی و زیاتر دەچێنە بەوەتەکە و چاویش دوور کەمتر ئەزێتدا. ئەگەڵێت جیاوازەشیە لەوانە کتاب پەرتوک پەرتووی، بەڵام خۆشەکەی لە ئەوەی لە کتێبی تر هەبی هەمان پەرتوک بیلوانی هەمان شت بێ. بەڵام گوتم ئەو شتانی کە باسم کرد ئەو جیاوازیانە هەیە خۆشترە و دەتوانی زیاتر قوڵ بیەوە، زیاتر لە هەستێک بەکاربینی. چی بکەین بۆ ئەوەی نەوەکانی داهاتوو ئاشنای خوێندنەوە بکەین؟ پێویستە هەر لە سەرەتاییەوە ئەمەکار لەسەر ئەوە بکەین، ینی پەروەردەی خوێندنەوە پەرە پێ بدەین، هەمیشە بیان بین بە پەرتوکخانەکان و ئاشنا بکەین. جگەلەوەش لە ناوەندی و ئامادەیی و لە کۆلێژیش تەنانەت، ینی زۆر جار دەکرێت من زۆر جار لەبری دەموت ئەگەر لەو مانگەی لە مانگە پشتەکان بە تایبەت هەر کەسێک سێ پەرتوشی لەو بابەتێکە پێتان دەڵێن بۆ نمونە لە بابەتی هەواڵ یان ملکۆڵکاری یاخود هەر بابەتێکی دایکراو بێ، ئەگەر سێ پەرتوک لەو بابەتە بخوێنیەوە من 2 نمرە 3 نمرە دەدەمێ، بەس دەی سیمینارێکم بۆ دەکەی بزانین سکوتی نەکردووە. ئەو هەم تەجزیەکەم هەم تەحفیزەکەم من لە ژیانی مامۆستاتی خۆم ئەو بەکارهێناوە. ئەوە گرینگە مامۆستان ئەوەی بەکاربین و لە جگەلەوەش و لە
فێرخوازان بکە لە سەرەتاییەوە حەز بکەن لایەنێکم پەرتوخانێکی بچکۆڵان هەبی لە ماڕەوە کتێب چۆن عادەتەن ئەگەرمانوێ کتێب لە ماڵەوە لەسەر مێزەکەت با هەبی لەسەر کاونتەرەکە با هەبی لەسەر لای تەلەڤیزیۆنەکە هەبی وەکو ئەوەی چۆن ئێستا ئەگەر تەیری جێشی دانێت دانی بۆ دانی لە شوێنی دیارکراوە بزەوڵانی پێ خۆش نەوی بەڵام ئەگەر پردبی لێرە لار شوێنێک ئەوە زیاتر ئارزوی دەچێت بۆیە پێویستە پرتوکان لە هەموو شوێنەکانی ژوورەکان هەبی لە ناو سارە هەبی لە ماڵەوە هەبی لە شوێنی داوا هەبی تاوەکو هەر کاتێک کە بیرت کردو بەرچاوت کرد لەوانەیە ئەو کات زیاتر بیرت بۆچی و بە حەزی خۆت دەخوێن هەرشش بە حەزی خۆت بخوێنەوە زیاتر لەگەڵی تێکەڵ دەبی لەگەڵی دەژێ بۆی دەژێ باش ئەمێ بپرسم کتێب خوێندنەوە تا چەند گرنگە لە ژیانی ئینسانەکە کتێب وڵا بەگشتی زۆر ئیسیفادەی لێ دەکەی و معلوماتێکی زۆر باشە هەتا ئاستی سەقافیش زۆر دەگۆڕێت بە کتابی ئەوەندە ئیسیفادەی لە کتابی دەکەی مەسەلەن هەر کەسێک هەر مرۆڤەک کە کتابی دەخینتەوە بیدایەت سەقافەتی تو نەوعەکە پاش کتابخینەوەی سەقافەت زۆر بە نسبەتی زۆر دەگۆڕێت سوۆشیال میدیا تا چەند کاریگەری کردوتە سەر ئەوەی هاونیشتیمانیە دوورکەون لە خوێندنەوەی کتێب زۆر چونکە ئەوەندەی مساعدە بەس بەلایانی ئیجابی نەک سلبی چونکە زۆر مساعدە هەتا لە ئەتو لە مەسەرەن هەر قۆناغەکی خۆشە دەتوان ئیسیفادەی لێ بکەی لە دەرس دراسەتی بیتن لە معلوماتی بیتن ئیسیفادەی زۆری هەیە تۆ خوێندکارێکی زانکۆ تا چەند گرنگی ئەدەی بە خوێندنەوەی ئۆنلاین دەتان برمنەوەت ئیسیفادەم لێ کردیە یعنی سوودی لێوەرەگری بۆ سەرچاوی زانیاری زۆر ئیسیفادەی لێ دەکەم هەندێک پێیان وایە سوۆشیال میدیا هۆکارێکە بۆ دوورکەوتنەوەی هاوڵاتیان لە خوێندنەوە یعنی هەندێک پێیان وایە سوۆشیال میدیا هۆکارێکە بۆ ئەوی هاونیشتیمانیان لە خوێندنەوە دوورکەونەوە تۆ سوودی لێوەرەگریت قسە چیە لەسەر حەسەب شەخص دەگۆڕێتن هەیە ئیسیفادەی لێ دەکات و هەشە ئیسیفادە ئەک بەویستی خۆتە کە ئیسیفادەی لێ بکەی یان نا ئوستاز گیانە کاتت باش کاتەوە هەموو کاتێکتان باش جەنابتان مامۆستای میدیای نوێ ئەمێ بپرسم میدیای نوێ تا چەند کاریگەری کردوتە سەر خوێندنەوە دەستان خۆش بووم تەوەرە بەڕاستی میدیای نوێ شۆڕەشێکی گەورەی زانیاری بوو لە ژیانی مرۆڤایەتی طبعاً لایەنی باش و خراپی هەیە هەموو شتێکی نوێ لایەنی باش و خراپی هەیە سەبارەت بە خوێندنەوە لەسەر میدیای نوێ تا ڕادەیەک خوێندنەوەی کەم کردوت یعنی میدیا تەقلیدیەکەی پێشتر کە خەڵک زیاتر سەیری دەکرد وەختێکی محەدەدی هەبوو بەڵام لە میدیای نوێدا وەخت نەمایە هەموو خەڵک سەرقاڵ بووە بە ئەو مۆبایلێکە لە دەستی شتەکان دەخوێنتەوە بەڕاستی خوێندنەوەی کەمتر کردوتەوە و تەئسیریشی لەسەر کردووە هۆکار چییە؟ هۆکارەکەی ئەوەیە یعنی پێشتر کە کتابت دەخوێندەوە تەمەتوعاتی هەبوو یان کە بەدەستت دەکەت بە زەحمەت بەدەستت دەکەت بەڵام ئێستا دەبینی کتاب و سەرچاوە زۆر بە ئاسانی بەدەست دەکەوی و هەروەها مطالعەی جدی نییە لەسەر خوێندنەوەکە تەنها سەطحیە دەخوێندرێتەوە دەڕوە بۆیە لە زاکیرە نامێنێت جیاوازی چییە؟ ئەوەی ئێستا لەگەڵ پێشتر ینی لەگەڵ هاتنی میدیا نوێ لەگەڵ کۆنەکەی جیاوازی چییە؟ هۆی جیاوازی نێوان میدیای تەقلیدی و نوێ زۆرە میدیای نوێ بەڕاستی ئاسانتر جەماوەر دەتوانی بگاتێ بە هەموو زانیاری و هەموو سەرچاوەیەکدا بەڵام ئاسانتریش لی دەڕوە
کەمتر لە مێشک خەزن دەبی بەڵام میدیای تەقلیدی کە پێشتر هەوڵ و کۆششی خەڵک بۆ بۆ خوێندنەوەی کتاب بۆ ڕۆژنامە بۆ ئەوەی گوێ لە بەرنامەیەکی ڕادیۆ بگری ئەمە بوو کەوا زیاتر لە زیهن دەماوە بەڵام زەحمەتریش بوو بۆی بە زانیاریەکان بگات چۆن وا بکەین میدیای نوێ بکەین بە هۆکارێک بۆ ئەوەی زیاتر پەرە بە خوێندنەوە بدەین بەڕاستی من پێشنیارم وایە بۆ کەسانی کە حەزیان لە خوێندنەوەیە میدیا نوێ بکەنە سەرچاوەیەک بۆ خوێندنەوە چونکە بەڕاستی زۆرترین سەرچاوە و زانیاری و معلومات هەیە بە شێوەیەکی ئاسانیش بەدەست دەکەوی بۆیە ئەوانەی کە حەزیان لێ زیاتر زانیاری و سەرچاوە و معلوماتیان دەست بکەوێت لەبارەی هەر پسپۆڕەیەک لە پسپۆڕەکان دەتوانن میدیای نوێ استیغلال بکەن چونکە بە شێوەیەکی ئاسان دەستیان دەکەوێت بۆ ئەوەی زانیاریەکانی پێ زیاد بکەن و بتوان پێشکەون دەستەکانت خۆش خوێندنەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر ژیانی مرۆڤەکە سڵاو لە تۆش پێشەکی بەخێر هاتنی کەناڵەکەتان دەکەم بۆ زانکۆکەمان خوێندنەوە تا حدێک کاریگەریکی زۆری هەیە لەسەر تاک بۆ ئەوەی ڕۆشنبیر ببێت و تاک بەرەو پێشەوە بڕاتن و گەنجەکانمان تاک و چەند کتاب بخوێنەوە باشە بۆ ئاستی ڕۆشنبیریان و پێویستە بخوێنرێتەوە ڕۆژانە وە خوێندکارێکی زانکۆ تا چەند گرنگی ئەدەی بە خوێندنەوە باڵێ ڕۆژانە پێویستیمان بە خوێندنەوە دەبێتن چونکە سەرچاوەکانی بەحسەکانمان یاخۆت راپۆرتەکانمان سیمینارەکانمان پێویستە بە دواداچوون بۆ خوێندنەوە بکەین و کتابەکان بکەین زیاتر بخوێنینەوە تۆڕە کۆمەڵاتەکان نەبووتە ڕێگر لە هەمبەر خوێندنەوەت وڵی تا حدێک تۆڕە کۆمەڵاتەکان ئێمەی مەشغوڵ کردووە بەڵام دەتوانین ئیسیفادە لە تۆڕە کۆمەڵاتەکانی شوێر بگرین چونکە چەندین کتێب لەناو تۆڕە کۆمەڵاتەکان دەتوانین بەدەست بێنین و سەرچاوی لێ وەربگرین و بیخوێنینەوە ڕۆژانە سڵاوتان لەبێت بێگومان هەر کەسێک بخوێنێتەوە دەتوانێت زیاتر دەرببڕێ بۆیە خوێندنەوە پێویستە بەشێک بێت لە مرۆڤ هاوڕێی مرۆڤ بێت تاکو چۆن ئێمە لە سەرەتادا خوێندمانە کتێب هاوڕێی مرۆڤە بۆیە من پێم وایە بەردەوامبوون لە خوێندنەوە بەردەوامبوونە لە ژیان تو چۆن دەژی چون بەردەوام هەوا هەڵدەمژی بۆی پێی بژی پێویستە بەردەوام بخوێنیەوە بۆی بتوانی دەرببڕی ئەوەی کە لە ناختایە وشەی بەدیلت بۆ دروست بوێ و بتوانێت قسەی پێ بکەیت وەیە خوێندنەوە گرنگە و یەکێک لە باشیەکانی خوێندنەوەش ئەوەیە تو بەردەوام حەز دەکەی نوێکاریەک لە خۆتدا هەیە ئەوەی کە تو دەی خوێنیەوە لە مێشکتدا جێگیر دەبێ ئەمە وا دەکا مێشکی مرۆڤ گەورەتر بێ مێشک دەوڵەمەندتر بێت چکە دەوڵەمەندی تەنها ئەوە نیە تو سەرۆت و سامانت هەبێ پێویستە مرۆڤ مێشکی دەوڵەمەند بێ بەچی دەوڵەمەند دەبێ بێگومان بە خوێندنەوە جەنابتان تا چەند گرنگی بە خوێندنەوە ئەدەن و ئەو بابەتان ئێخۆینەوە چین بەڵێ چکە خۆم لە مەجای ئەلامدا کار دەکەم من زیاتر گرنگی بە ئەو بابەتانە دەدەم ئەو بابەتانە دەخوێنمەوە کە لەگەڵ هاوچەرخی ئێسادا دەگونجێن بوون نمونە من نزیکەی 6 مانگە بەردەوام لەسەر AI زیرەکی دەستکرد دەخوێنمە بۆی بتوانم زانیاری زیاتر بەدەست بێم لە ژیری دەستکرد و چەند پرۆژەیەکیشم هەیە لەوبارەیە و ئێستا خەریکی نووسینی کتێبێکیشم هەر لەسەر مۆزوعی زیرەکی AI بۆیە بەردەوام لەسەر AI دەخوێنمەوە بۆی شتی زیاتری لێ فێر بم هەندێک پێیان وایە تۆڕە کۆمەڵاتیەکان و سوۆشیال میدیا بۆتە ڕێگر لە هەمبەر خوێندنەوە لای تۆ شوایە من پێم وایە خۆی سوشیال میدیاش باوەتای خوێندنەوە دێت تۆ ئەگەر ڕۆژێ 6 وتار بخوێنیتەوە لە سوشیال میدیایان لە وێبسایتەکان و ئەوەی کە پێی دەڵێن میدیای نوێ خۆی لە خۆیدا ئەمەش خوێندنەوەیە ڕاستە تام و چێژی کتێب نییە تام و چێژی ڕۆژنامەی نییە بەڵام خۆ هەر خوێندنەوەیە دەتوانی زانیاری وەرگری بە نمونە پێشتر ئێمە تەنها ڕۆژنامەمان بە کاغەز بەردەست دەبوو ئێستا هەموو ڕۆژنامەکان ئۆنلاینیان هەیە دەتوان لە ڕێگای ئۆنلاینە ئەو ڕۆژنامەکە بتەوێت بیخوێنیەوە پێم وایە موبایلی زیرەک یان سمارت فۆن بۆ خۆی بچووبوونەوەی کتێبێک هەرچەندە تام و چێژی کاغەزی نییە ئەوە گومانی تێدانە ئەو چێژێ بپرسم جیاوازی چییە لە نێوان کتابی چاپکرا و لەگەڵ ئۆنلاینە
بەڵێ جیاوازەکەی لە ڕووی وەرگرتنی معلوماتەوە من پێم وایە جیاوازی نییە بەڵام لە ڕووی چێژە وەکو باسم کرد چێژی خوێندنەوەی کاغەز زیاترە و لە ڕووی زەرور و زیانیشەوە زیانی خوێندنەوە لە ڕێگای سکرین یاخود بڵێن ڕۆنماوە زیانی بۆ چاو هەیە و چکە بچووکە تو ناتوانانی بە ئارەزوی خۆت بخوێنیەوە و لە مەزالی کاغەزیشدا کاغەز زیاتر لەو شوێنانە بەکاردێک کە تو لە ئیسراحەتێک دای بەڵام چونکە ئەگەر سمارتفۆنت پێبێت و بۆ نمونە ڕۆمانێک دەخوێنیتەوە لە ناکاو نوتیفیکیشنی یەکێک لە ئەپەکانت بۆ دێ تو قەتع دەبی لێرە قەتێک لە مێشکدا دروست دەبێ بەڵام لە ڕۆژنامەدا ئەوە دروست ناوێت بۆیە پێم وایە ئەو جیاوازیەکەی ئەمەی بپرسم تا چەند گرنگی بە خوێندنەوە دەیت بەڵێ بێگومان من یەکێکم لەو کەسانەی خوێنەری تەواوی ڕۆژنامەکانی جیهانم ڕۆژانە هەموو ڕۆژێک سێرچ ئەەکەم بۆ هەواڵەکانی خۆم کە چونشە من بڵاکراوم هەیە ڕۆژانە سەیری بەشێک لە ڕۆژنامەکانی جیهانەکەین مەسەڵەن مارکە ئاسا مەسەڵەن هەموو ڕۆژێک خوێنەریانم بابەتەکانی ڕۆژانە سیر دەکەم زیاتر گرنگی بەسێ بابەتێکە دەی خۆی بەڕاستی هەموو بابەتەکانی وەرشە زۆر گرنج بە وەرشی دەم و بینەری تەواوی خولەکان ئەوروپا و کوردستان و جیانم بێگومان ئەو ڕۆژنامانە ڕۆژنامەی زۆر گرنگن کە چونشی من لێ بینیوە بۆیە گرنج زۆرم پێ دەم یعنی خوێنەری تەواوی ڕۆژنامەکانم لە جیهان یعنی ئاگاداری سەرجەم گۆڕانکاری وەرشەکانی بە دڵنیاییەوە سات بە سات ئێمە چونشی بەڕاستی من وەک خۆم لە سۆشال میدیا و تویتەر و تەلیگرام و زۆربەی وێبسایتەکان گرنجی زۆر بە وەرشدەم و گرنجی بە تایبەتی لە بواری وەرش بدەم برا ئەو کاتت باش ئەمێ بپرسم تا چەند گرنگە تاکی کورد گرنگی بە خوێندنەوە بدات هەموو کاتێکت باش زۆر سپاس بۆم دیدارە خوێندنەوە بێگومان هەر کەسێک ئەگەر نەخوێنێتەوە ناتوانێت هیچ بنووسێ ئەوە جارێز و ناتوانێت باش بیر بکاتەوە ناتوانێت ڕۆشنبیر بێ ناتوانێت زانیاری بەدەستبێنێ ناتوانێت لە ڕابردوو بزانێ ناتوانێت داهاتووسی بەسەردێ خوێندنەوە مایەی ئەوەیە کە مرۆڤ بیری بکرێتەوە هێزری فراوان بێت هەر گەلێک هەر نەتەوەیەک ئەگەر پشت لە خوێندن کە بەڕاستی ئەو گەلە نووسووە یعنی ئەگە من بردو حیساب نەبێن نووسووە بەداخەوە بۆ ئەو سەردەمە ئێستاش هەروەک دەبینین گەنج و لاوەکان ڕویان لە خوێندنەوە نەماوە کە ئەمەش کارە ساتە سەردەمانێک ئێمە لە سەردەمی بەعس لە بن بەرد و لە بن گەڕێن بۆ کتێبێکی ڕەسەن بەدەستماکە بیخوێنینەوە ئێستا لە مەکتەبەکان ئەگەر ببینی بەسدان کتێب بە هەزاران کتێب کەوت و خۆڵی لەسەر نیشتووە ئەو لەو سەردەمە بەداخەوە خوێنەر نییە ئەو کاتە کتێب نەبوو خوێنەر هەبوو ئێستا زۆر بەداخەوە تەکنۆلۆژیا تا چەند کاریگەری کردوتە سەر ئەوەی خەڵک کەم بخوێنێتەوە ئێستا بێگومان تەکنۆلۆژیا خەڵکی لە هەموو لایەنێکەوە تەمبەڵ کردووە نەکەر لە ڕووی خوێندنەوە هەموو بیرکردنەوەش تەنانەت یعنی بۆ کە لە فەیسبوک بابەتێک تۆزێک درێژێ بڵاو بکرێتەوە کەس نایخوێنێتەوە یعنی ئەوە هەیە دەشی خوێنێتەوە هەر چەند دێڕێکی لێ دەهێنێتەوە بێتاق دەبێ و بەڕێی دەکا یعنی ئەمەش دیسان کارە ساتە لە باتی ئەوەی زیاتر ئێمە بەرەو خوێندنەوە بچین تەکنۆلۆژیا بەرەو پاشی بردین بەرەو نەخوێندنەوەی بردین جەنابتان زیاتر گرنگی بەسێ بابەتەکەدەن لە خوێندنەوە من خۆم لە ژیانی خۆم سەرەتا بە دوو جۆر خوێندنەوە دەستم پێکرد یەکەمیان مێژوویی دووەمیان من پێشمەرگە بووم لە شاغ لە زمانی پێشمەرگایەتیش ئێمە هەرگیز کتێبمان بێ کتێب نەبووینە بێ مەکتەبە نەبووینە یعنی لە هەموو وارێک خوێندنەوە کتێبمان خوێندێتەوە لە سیاسی لە ئابووری لە ڕۆشنبیری لە ڕۆمان لە چیرۆک لە هۆندراوە لە هەموو بابەتەکان تقریبن ئەوە نەبێ بڵێم ئاکادیمی بووین بەڵام خوێنەرێکی باش بووین قسە چییە بۆ هاونیشتیمانیان ئەتەوێ هاونیشتیمانیان چەند گرنگی بە خوێندنەوە بدەن بەڵێ وەڵاهی یعنی وتەی من بۆ خەڵک ئەوەیە بخوێنن هەر خوێن مەکتب ینی لە مەکتب کەس نابێت کتێب دەتکە بە خوێندەوە
لەوانەیە لە مەکتەب چەند شتێکی سنووردار فێربی بەڵام لە خوێندنەوە هەر دەواازەیەک بتەوێ دەیکەیتەوە لی فێر دەبی لە هەموو بوارێکدا. زۆر تا چەند گرنگە؟ ئەو کاتێەوەش باش خوێندنەوە بۆ تاکی کورد زۆر گرینگە و گرینگە تاکی کورد زۆر گرنگی بە خوێندنەوە بدا بۆ ڕۆشنایی ڕێگای داهاتوو و زیاتر بەرچاوڕوونی و ئاشنابوون بە دەوروبەر و مێژومان. جنابتان وەک تەڵەبەیەکی زانکۆ تا چەند گرنگی بە بابەتەکانی خوێندنەوە ئەدەن؟ گرنگی زۆری پێدەدەین و زیاتر گرنگی بە بابەتی مێژووی و فکری دەدەین بۆ فراوانبوونی فکر و هزرمان و تێگەشتن لە مێژومان زیاتر گرنگی بە بوارانە دەدەین. تۆڕە کۆمەڵاتیەکان و سوۆسیال میدیا نەبووتە ڕێگر لە هەمبەر خوێندنەوەی کتێبدا؟ بۆتە ڕێگر بەس بە شێوەیەکی بەرچاونە چونکە زۆر سەرچاوە هەیە لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەستمان دەکەوێت کە لەوانەیە دوور بێ بۆ گەڕان بۆمان زەحمەت بێ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە ئەو کتێبانەی دەمانەوێت دەستمان. لە ژیانیسان باشتر بۆ ئێوەی بەڕێزیش بەڵێ وەکو دەبینین خوێندنەوە بە بەردەوام پێویستە بۆ مرۆڤ ڕۆژانە پێویستە لە کاتێکی خۆی تەرخانکە بۆ خوێنە بۆ ئەوەی لە پێشکەوتنەکانی دنیا دانەبڕێ وەکو دەبینین هەرچەندە ئێستا سوۆسیال میدیا و بابەتە دیجیتاڵیەکان بە تەواوەتی ژیانی مرۆڤیان داگیر کردووە بەڵام کتێبی لاپەڕەی هێشتا گرنگی خۆی ماوە لە لای خوێنەرەکانی و هەمیشە گرنگی پێدەدرێت بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی تەندروست کتابەکانیان بخوێنەوەرەوە چاویان پارێزرا بێ لە تیشکەکان بۆیە باشترە بەڕای من کتابی لاپەڕەی بخوێندرێتەوە. تا چەند سوۆسیال میدیا کاریگەری کردوتە سەر خوێندنەوەی کتێبی لاپەڕە؟ بەڕای من کارێکی زۆری کردووە سوۆسیال میدیا تەواوی ژیانی مرۆڤایەتی داگیر کردووە لەبەرەوەی دەتوانی بە ئاسانی بەکاریبێنی بەڵام کتێب گرنگی خۆی هەرماوە ڕەنگە لە شوێنێک بۆ شوێنی تر جیاواز بێتن. چۆن وا بکەین نەوەکانی داهاتوو ئاشنا بکەین بە خوێندنەوە؟ پێویستە لە سەرەتاییدا کاتێک تەرخان بکرێتن بۆ خوێندنەوەی کتابە دەرەچەکان وەکو بەشێک وەکو وانەیەک دابنرێت بۆ ئۆینەوەکانمان ڕابێن بۆ شێوازە خوێندنەوە هەموو شتێک تەنیا ئەوە نەبێت کە لە سوۆسیال میدیاوە زانیاریەکان وەربگرین. جەنابتان زیاتر گرنگی بەکان بابەتی خوێندنەوەدا؟ وەکو خۆم وەکو قوتابی زانکۆ لەبەرەوەی زۆر پێویستم بەوەیە کە بەردەوام بگەڕێم و سێریش بکەم بەڕاستی من لە سوۆسیال میدیا زیاتر زانیاریەکانم وەردەگرم. چی لێوێ فێر بووی؟ وەکو ئەوەی زانیاریەکان زۆر دەقیق نین سوودی دەگەینێت بەڵام ئەوان بە شێوازی کە ئەوان دانوێت سوودیت پێدەگەین وەکو کتێب نیە هەمیشە کتێب ڕاستیەکان بۆ دەدرچێنێت. دەستەکان خۆش.